لا خێوەتگای دێدەوانی کە ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانەوە بەڕێوەچووە چەندین بڕگەی جیاوازی تێدایە. بڕگەی گۆرانی وتن لێرە لەلایەن ژمارەیەک مامۆستای سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕواندز بەڕێوەچێت ئەوەی دەبینن کە گۆرانی وە چەپڵە لێدان بەردەوامی هەیە. قربانكم هاي بايشاوي صوبي وما تاهمنا جاهي بما يجنونا ليه بايداي هاي نار هاي نار درد بارودی دستی یار کن